ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. براو خوشکە بەڕێزەکانم، ئەگەر لای هەمووتان زانرا و ئاشکرا نەبێ بەلای زۆرینەتانەوە ئەوە زانراوە کە چەند ڕۆژێکە پرسی تەعزیە شەرعیەت بوونی یان ناشەرعیەت بوونی یان شێوازی بەڕێوەچوونی وەکو پرۆژەیەک لەلایەن وەزارەتی ئەوقافەوە پێشنیار کراوە و تێبینی و سەرنجی زانایان و خەڵکانی پەیوەندیدار و خەڵکی خاوەن عەشرەت و خەڵکی خوێنەوار و خەڵکی ئەوانەی کەوا تەعزیە بۆتە ئەرک و مەینەتی لەسەریان لە ژیانی ڕۆژانەیاندا ڕاو بۆ چوون و سەرنج و تێبینەکان وەرەگرن و ئەیانەوێ بگەن بە دەرئەنجامێک ئەوەی کەوا ناشەرعی و نالەبارە لا ببرێ و ئەوەی کەوا شەرعیە و سونەتە و ڕێپێدراوە و ئەرک و مەینەتی نییە، نەبۆ خاوەن تەعزیە، نەبۆ مردۆکە، نەبۆ ئەو کەسانیش کەوا سەرخۆشی لە کەسوکاری مردۆکە ئەکەن. ئەمە تەڕحێکە و کراوە و ئێمێش بە ئەرکی شەرعی سەرشانی خۆمانی ئەزانین ئەوەندەی کەوا شارەزاییمان هەیە لە ئاەتەکانی قورئان و لە فەرمودە ساحیحەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە ژیاننامەی ڕەسەنی سەردەمی پێغەمبەری خوا و سەحابەکان و تابعین و ئەتباعی تابعین و پیاوچاکانی ئەم ئومەتە ئایا تەعزیە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بووە، یان تەعزیە خۆی معنای چییە؟ تەعزیە معنای چییە؟ تەعزیە بە چی شێوازێک ئەکرێ؟ کاتی تەعزیە چەندێکە؟ ماوەی تەعزیە چەندێکە؟ شوێنی تەعزیە کوێیە؟ بە چی شێوازێک سەرخۆشی لە کەسوکاری مردوو ئەەکەی شەرعی بێ و ناشەرعیەتی تیا نەبێ بە پشتیوانی خوای پەروەردگار لەم وتارە بەدواوە لە زنجیرە وتارێکە بە تێر و تەسەلی لاپەڕە لەسەر هەموو بابەتەکان هەڵەدەینەوە ئەوەی کەوا تۆزی گرتووە و خۆڵ و ژەنگا و بیدعە و عادەت و دابوو نەرێتی خەڵکی پێ تێکەڵ بووە بە پشتیوانی خوای پەروەردگار لە میانەی بەڵگە شەرعیەکان و فتوای ڕەسەنی زانایانی و پێشین و ئێستایش ئەو بابەتە زۆر بە جوانی و بە تێر و تەسەلی ڕوونەکەینەوە بۆ ئەوەی هیچ کەسێک بیانووی نەمێنێ لە تەعزیە گێڕان یا لە ڕۆیشتن بۆ تەعزیە. تەعزیە لە زمانی عەرەبیدا ئەتەعزیەتو کە لە کوردەکەی خۆمانە پێوترێت تەعزیە یان پرسە، ئەمە زانایان پێناسەیان بۆ کردووە بەم شێوازە. التعزية هي التسلية بريتيا لدلنواي كردنو دلدانوا، والحث على الصبر بوعد الأجر وهانداني كسكاري مردوكا بصبر آرام قرتن بويكوا بلينيان ببدريت كلالان خواي پروردگاروا اگه صبر آرامين هبه لسر او مصيبتي كالربرويان بوتوا او أجر پاداشان دستكويت بدليل آياتي إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەوانەی لە کاتێکدا کە تووشی مصیبەتێک ئەبن سەبر و ئارام ئەگرن، خوای پەروەردگار پاداشیان ئەداتەوە بەبێ حیساب. یعنی تۆ کاتێکان کە سوکاری مردۆکە دەبینی دڵنەوایان ئەەکەی، دڵان ئەدەیتەوە، سەبر و ئارامتان هەبێ، خوای پەروەردگار پاداشتان ئەداتەوە لەسەر ئەو مصیبەتە. والدعاء للميت والمصاب، دوعاکردن بۆ مردووەکە کە خوا ڕەحمی لێ بکە، خوا لێی خۆش بێ، خوا عەفوی بکە، خوای گەورە قەبری پڕنور و ڕەحمەت بکە، و هەروەها دوعاکردن بۆ کەسوکاری مردووەکە کە خوای پەروەردگار سەبووریان بدا، خوای گەورە پاداشیان داتەوە، خوای گەورە ئەو مصیبەتە بکاتە کەفارەتی تاوانەکانیان. ئەمە تەعزیە. یعنی لە پێناسەی تەعزیە باسی ئەوە نەکراوە لە شوێنێکە خەڵک کۆ ببێتەوە
خێمەیەک هەڵدان یا لە قاعەیەکە بڕێ کورسی بێرن مەلایەکی قورئان خۆری پارە دەرکرد بە قورئان بێرن بڕێ قورئان بخوێنێ و خەڵک بخەڵەتێنێ خەڵکی چین و پۆل بێن و بڕۆن خوان عەرزکەن و خوان بنوێن و پیاوەتی بکەن لە سەر مەینەتی و ناڕەحەتی خاوەن تەعزیە. ئەمە لە پێناسەی تەعزیە باس نەکراوە، ئەمە خەڵک خۆی تێکەڵی کردو و تێ ئاخنیوە. ئەگینا لە پێناسەکەیدا باسی دانیشتن و کۆبوونەوە و فاتیحە و قورئان خوێندن و ئاو خواردن و نان خواردن و چادر و خێمە و قاعە و مزگەوت و ئەوانەی بە هیچ شێوەیەکیان نییە، ئەوە گشتی دەستکردە. والمقصود بتعزية أهل الميت ما بس چییە بە سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو. تۆ بۆچی ئەچی دڵنەوایی ئەەکەی، بۆ دڵی ئەدەیتەوە، بۆ پێی ئەڵەی سەبر و ئارام بگرە، لەبەر چییە؟ الله والمقصود بتعزية أهل الميت تسليتهم وتهوين المصيبة عليهم. دڵنەوایی کردن و دڵدانەوە و کەمکردنەوەی موسیبەتەکە لەسەر دڵیان، سوکردنەوەی ئەو قورسەی کە هاتووە بەسەریاندا لەو موسیبەتەدا. وحظهم على التزام الصبر واحتساب الأجر. هانیان بدەی بەوەی کەوا پەیوەست ببن بە سەبر و ئارامگرتنەوە و چاوەڕێی ئەجر و پاداش بکەن لە لای خوا. والرضا بالقدر والتسليم لأمر الله. پیان بڵێ ئەمە قەدەری خوایە و ڕازی ببن بۆ قەدەری خوا و تەسلیم ببن و ملکەت ببن بۆ فەرمانی خوا. والدعاء للميت والترحم عليه والاستغفار له. دعا کردن بۆ مردووەکە و خوا ڕەحمی پێ بکا و داوای لە خۆشبوونی بۆ بکرێت. ئەمە مەبەستە لە تەعزیە، نەک خۆ عەرزکردن و خۆ نواندن و کێ هاتووە و کێ نەهاتووە وەکو ئێستا بۆ تێباو. ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ کە فەرموودەناسی ئەم سەردەمەیە فەرمێت ويعزيهم بما يظن أنه يسليهم ويكف من حزنهم ويحملهم على الرضا والصبر مما ثبت عنه صلى الله عليه وسلم. ئەڵێ سەرخۆشیان لێ دەکات، یعنی لە کەسوکاری مردووەکە، بەوەی کەوا گومانی پێ دەبەی کە ئەبێتە مای دڵنەواییکردن و دڵنەرمکردنیان و خەم و پەژارەیان بگرێتەوە و کەم کاتەوە و هەڵیان بنات لەسەر ڕازیبوون و ئارامگرتن بەوەی کە سەلمێنراوە و ثابتە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن كان يعلمه ويستحضره. يعني بدعایەک لەو دوعایانەی کە لە پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم ئەگەر بیزانیت و لەو کاتەیە لەبەرت بێ بەو دوعایە دڵنەوایی و سەرخۆشی لە کەسوکاری مردووەکە ئەکەیت. وئیلا ئەگەر حەدیثەکانی پێغەمبەری خوات لەبەر نەبێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دڵنەوایی کەسوکاری مردووی کردووە و سەرخۆشی لێ کردوون بەچی ئەکەی فبما تيسر له من الكلام الحسن. بەوەی کەوا بۆت ئاسان ئەبێ و دێتە سەر زمانت لە وتەی شیرین و جوان الذي يحقق الغرض کەوا مەبەستەکە بپێکێت کە دڵنەواییکردن و هاندان و هەڵڵانیانە لەسەر سەبر و ئارامگرتن و ڕازیبوون بە قەدەری خوا. ولا يخالف الشرع. بەڵام نابێت لە کاتی سەرخۆشی لێکردنەکەیە قسەیەک بکەی کە پێچەوانەی شەرع بێ کە قولهم ئەعطاکە عومرە، بڵێ عمری بۆ تۆ بەجێهێشت، ئەوە غەڵەتە. عمری خۆی کۆتایی پێهات و تەواو بۆ کەسی بەجێ نێشتۆر کەسی ئەجەلی خۆی دیاری کراوە. وفي ذلك أحاديث لەم بوارەیەوە چەند حەدیثێک هاتووە لەوانە کاتێکە کچەزایەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرمەرگە ئابێت، کچەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنێرێ بە دوای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا بە نێردراوەکە دەڵێت بڕۆ پێی بڵێ بە کچەکەم بڵێ خۆی ناڕوات، بۆ لەبەرەی ڕۆشتنەکە فەرز نییە سونەتە. بە نێردراوەکە ئەڵێت بڕۆ بە کچەکەم بڵێ إن لله ما أخذ. ئەوەی کە خوا ئەیباتەوە هی خۆیەتی، ئامانەتێکە خوا داوێتی و ئەیباتەوە. وله ما أعطى. ئەوەشی کە ئەیبەخشێت هەر هی خۆیەتی. وكل شيء عنده بأجل مسمى. هەموو شتێکیش لای خوا کاتی دیاریکراوی خۆی هەیە. کەی مناڵەکە بدا خوا بڕیاری لەسەرەدا، کەی ئەیباتەوە هەر خوا بڕیاری لەسەرەدات، کەواتە هیچ دەسەڵاتی ئێمەیتیان نییە. فلتصبر ولتحتسب. بە کچەکەم بڵێن با سەبر و ئارامی هەبێت و چاوەڕێی ئەجر و پاداش بێ لای خوا. یعنی پێ بڵێ ئەمە قەدەری خوایە، ئەمە ئەمانەتێکە خوا داوێتی و بردوێتیەوە، هەموو شتێکیش لای خوا کاتی دیاریکراوی خۆی هەیە، بۆیە سەبر و ئارامی هەبێ و چاوەڕێی پاداشتی خوا بێت. ئیمامی نەووی لە کتێبی ئەذکاردا فەرمێت وهذا الحديث أحسن ما يعزى به. ئەم حەدیثە باشترین شتێکە کە سەرخۆشی مردوو کە سوکاری مردووی پێ بکرێت.
یعنی کاتێکان ئەگەی بە کەسێکەوە کەسێکی مردووە پێی بڵێ إن لله ما أخذ وله ما أعطى وكل شيء عنده بأجل مسمى فاصبر واحتسب الأجر عند الله تعالى. أتواني بكردكيش بڵێ ئەوەی کە خوا داوێتی ئەوەی کە خوا بردوێتیەوەی هی ئەوە ئەوەشی کە داوێتی هەری ئەوە هەموو شتێکیش لای خوای گەورە کاتی دیاریکراوی خۆی هەیە و ئەمە ئەجەلە و سەبر و ئارام بگرە و چاوەڕێی ئەجر و پاداشتی لای خوا ببە. ئەتوانی بەم قسەیە پێی بڵێ. یان لە حەدیثێکی ترا کاتێکان ئەبوو سەلەمە یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفات ئەکات، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بۆ لای کەسوکارەکەی ئەڵێت اللهم اغفر لأبي سلمة نەیوت رحم الله لمن عاد سورة الفاتحة. ئەمە شتیوە هەر ئەسڵ و ئەساسی نییە. بزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکان ئەچێ بۆ لای کەسوکاری مردووەکە چی ئەڵێت؟ فەرمی اللهم اغفر لأبي سلمة، خوایە لە باوکی سەلەمە خۆش بە، وارفع درجته في المهديين، خوایە پلەپایی بەرز کە لە ڕیزی ئەو کەسانی کە تۆ هیدایەتت داون، واخلفه في عقبه في الغابرين، خوایە جێگەی بۆ پڕکەرەوە لە ڕیزی ئەوانەی کەوا بەجێ هێشتون، واغفر لنا وله يا رب العالمين، خوایە لە ئێمە و لە ئەویش خۆش بە ئەی پەروەردگاری هەموو عالم، اللهم افسح له في قبره، خوایە قبرەکەی فراوان کە ونور له فيه و قبرەکەی بۆ ڕووناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی وتووە. یعنی بەم دوو شێوازە سنەتە تۆ سەرخۆشی لە کەسوکاری مردوو بکەیت. هەندێک شێوازی تر هەیە زانان مثلا وتوانە لەوانە أعظم الله أجرك وأحسن عزاءك وغفر لميتك. یا بە هەر شێوازێک هەر قسەیەکی ڕێک و پێک و ڕەسەن تۆ بیڵێ ئەوە دروستە و ڕێگە پێدراوە لە شەرعا. ئایا سەرخۆشیکردن یا دڵنەواییکردن یا دڵدانەوەی کەسوکاری مردوو فەرزە یا سونەتە؟ زانایان دەڵێن تعزیة أهل الميت بما هو مشروع، سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو بەوەی کە شەرعیە، بەوەی کە شەرع ڕێگەی پێداوە، نەک ئەوەی وا ئێستا هەیە. ئەوەی وا شەرعیە چییە؟ سنە وەلەیسەت بفەریضە، سنەتە و فەرز نییە. سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو سنەتە فەرز نییە. بدليل شيء عن أسامة بن زيد رضي الله عنهما قال، أسامة كوري زيد رضي خوي پروردگار لخوي باوكي بدا فرميت أرسلت ابنة النبي صلى الله عليه وسلم إليه إن ابنا لي قبض فأتنا. كتشيكي پیغمبري خواه صلى الله عليه وسلم كسيكي نارد بولاي پیغمبري خواه صلى الله عليه وسلم وتي كوريكم جيان أدات بڵێن بە پێغەمبەری باوکم بابێت. فأرسل يقرئ السلام ويقول، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی نەڕۆیشت کەسێکی نارد و وتی سەلام بکەن لە کچەکەم و پێی بڵێن إن لله ما أخذ وله ما أعطى وكل شيء عنده بأجل مسمى فلتصبر ولتحتسب. بڵێن ئەوە ئامانەتێکە، خوا ئیباتەوە و خوش داوێتی هەموو شتێک کاتێکی دیاریکراوی خۆی هەیە، با کچەکەم سەبر و ئارامی هەبێ و چاوەڕێی ئەجر و پاداشتی لای خوا ببێت. نەڕۆیشت بۆ لەبەرەی ڕۆیشتن فەرز نییە، سونەتە بڕۆی باشترە، بەڵام نێشڕۆی ئاساییە. یعنی ئەتوانی سەرخۆشی لە کەسوکاری مردوو بکەی لە ڕێگەی کەسێکی ترەوە. یعنی کاتێکان ئەبینی برادەرێکت دراوسەیەکت خزمێکت ئەچێ بۆ ماڵێک یا بۆ لای کەسێک کەوا کەسێکیان لێ مردووە بڵێ بە ناوی منیشەوە سەرخۆشیان لێ بکە و سەلامی منیان پێ بگەێنە و پێیان بڵێ با سەبر و ئارامیان هەبێ و چاوەڕێی ئەجر و پاداشتی لای خوا بن. ئەمە زۆر احتیاطیە. ئەتوانی بەو شێوازە سەرخۆشی لە کەسوکاری مردوو بکەی وەکو چۆن پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم. نەوێت یاڵە با بڕۆین، یاڵە دەی جەماعەتێکێ بچێ چادر بێرەوەکێ بچێ کورسی بێرەوەکێ بچێ ئاو بێرەوەکێ بڕۆ با برنج و شت بێرەوەکێ بچێ حیوان سەر بڕێ و پشتیوانیە لە ئیسلامەوە. ئەوە خەڵک خۆی دروستی کردو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای نەکردووە. کەسیش نییە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشتر بێت. کەسیش نییە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاوەن شەخسیەت و خاوەن و ماڵ و کەرامەت و ڕێز و حورمەت بێ دەرماڵەی هەبێ و ڕێز لە خەڵکی بگرێت. بەڵام ئەوەی نەکردووە. شەخسیەت و دەرماڵایەتی و پیاوەتی و چاکەیەتی بەوە نییە کە بچی کاری ناشەرعی بکەیت. بڕێ خەڵکە ئێوە ئازانێ کەسایەتی و ناودارێتی و سومعەت و ئەو بابەتانەی خۆی لە تەعزیە دەرئەخات. نەخێر ئەوە وانێ، ئەوە پێچەوانی شریعەتی ئیسلامە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بە شەخسیەت پاراستن و ناودارێتی و دەرماڵایەتی نەزانیوە. فأرسلت إليه تقسم عليه لتأتينها،
کچەکە نردی وەلای پێغەمبەری خوا وتی سوێندی پێغەمبەری خوا ئەدەم بەخوا داوای لێ ئەەکەم با پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێت سوێنی دا کە بێت فقام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسا لەبەر سوێنەکە ڕۆیشت ومعه سعد بن عبادة ومعاذ بن جبل وأبي بن كعب وزيد بن ثابت والرجال ئەو سێ سەحابە بەناوبان کەوت چەند پیاوێکی تری لەگەڵا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆیشت بەلای کچەکەی فرفع إلى رسول الله صلى الله عليه وسلم الصبي ونفسه تتقعقع منداڵەکەیان بەرز کردەوە هێنان بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گیانی ئەدا ففاضت عيناه فرمسك بچاوەکانی پێغەمبەردا صلى الله عليه وسلم هاتە خوار فقال سعد وتي يا رسول الله ما هذا وتي پێغەمبەری خوا ئەم گریانە چییە بۆ ئەم پرسیارەی کرد لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردبوون هیچ کارێکی ناشەرعی و ناسزایی و ناڕەزایی لە کاتی مردنی خەڵکەکانە دەردەبڕێت سعد پرسیارێکی لا دروست بوو وای زانی گریانیش لەو بابەتەیە وای زانی گریانی شەرعی نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فقال هذه رحمة جعلها الله في قلوب عباده فەرمووی ئەم فرمێسکەی کە بەچاومە هاتە خوار ئەمە ڕەحمەتێکە خوا خستێتێ دڵی بەندەکانیەوە وإنما يرحم الله من عباده الرحماء خواهی پەروەردگار ڕەحم بەو بەندانەی ئەکا کەوا بە ڕەحم و بەبەزەین کەواتە فرمێسک بەچاوە هاتە خوار فرمێسک بەچاوە بێتە خوار جائزە بەڵام دەنگ هەڵبڕین و لە خۆدان و شیوانکردن و ئەو بابەتانە جائز نییە وەکو لە وتارەکانی داهاتووە بە درێژی باسی لەسەرەکەین انشاءالله ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە یەکێکە لە گەورە زانایانی مەذهبی ئیمامی شافعی دیارە خەڵکی کوردستانی خۆمان ئەڵێن ئێمە ئەهلی سوننەین و لەسەر مەذهبی ئیمامی شافعی شەچین بەڕاستی زۆرێک لەو خەڵکانی کەوا وا ئەڵێن نە لەسەر سنەتی پێغەمبەری خوا هاتن صلی الله عليه وسلم نە لەسەر مەذهبی ئیمامی شافعی شەچن ئێستا بۆتان ڕوو نەبێتەوە ئەوە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله ئاها بوو بزانە لە مەذهبی ئیمامی شافعی چۆنە أفرمي باب التعزية لكتاب روضة الطالبين وعمدة المفتين لو ندى أفرميت باب التعزية هي سنة بابتك سبارت بالتعزية يعني التعزية ما بس ما سر خوشي كردنا ضل واي كردنا نكوي واي ساهية أو لشرعها توما سنته ويكره الجلوس لها دانشتن بو تعزية لشوينيكا كاريكي نابجية لشرعها بسن كراونية الريقة بيدراونية ويستحب أن يعزي جميع أهل الميت سنة وايا سرخوشي وضلنواي هموك سكاري مردوك بكات الكبير والصغير والرجل والمرأة قورو بچوك بياو آفرت لكن لا يعزي الشاب إلا محارمها بلهم سرخوشي لك سعازو ناكريت إلا محرم كان خوين بيت وسواء في أصل شرعيتها ما قبل الصلاة والدفن وبعدهما الله يكسان أتواني سرخوشي لك سكاري مردوك بكي بيش نيوجي جنازة ودفن كردني يا دوای نيوجي جنازة ودفن كردني لكن تأخيرها إلى ما بعد الدفن أحسن الله سرخوشي كردن لك سكاري مردوك بدواي ناشتني باشترا لاشتغال أهل الميت بتجهيزه لبريك سكاري مردوك سرقالا بآمادة كردن وبري كردني سرقالي شوردن وكفن كردن آنن باشتر وايا دوای ناشتنی سرخوشیان لێ بکرێت قلت قال أصحابنا إلا أن يرى من أهل الميت جزعا شديدا أجر بيني كسكاري مردوكا زور بيتاقتنا راحة فيختار تقديم التعزية ليصبرهم أو باشتر وايا بيش نيوج لسر كردن ناشتني سرخوشيان لێ بکاو دڵنەوایان بکاو پێیان بڵێ سەبر و ئارامتان هەبێ بۆ ئەوەی سەبر و ئارام و سەبوریان بۆ بێت والله أعلم مدەی تعزیە چەند ڕۆژ سەرخۆشی لە کەسوکاری مردووە کرێت ثم تمتد التعزية إلى 3 أيام لما ذهب إمام الشافعي دا تاسي روج سرخوشي لك سكاري مردووە کرێت ولا يعزى بعدها دوای سێ ڕۆژ سەرخۆشی لە کەسوکاری مردوو ناکرێت إلا أن يكون المعزي أو المعزى غائبا إلا مەگەر ئەو کەسەی وا ئاچێ سەرخۆشی ئەکات ئامادە نەبوو بێ لەو کاتەیە کەوا مردووە تا ماوەی سێ ڕۆژ یا یەکێک لە کەسوکاری مردووە کە ئامادە نەبووە دوای سێ ڕۆژەکە دێتەوە ئەو کاتانە تۆ ئەتوانی سەرخۆشی لێ بکەیت معنای تعزیە چییە؟ إمام نووي فرمت الأمر بالصبر والحمل عليه بوعد الأجر فرمان كردن بصبر وآرام قرتن وهلنان بو أوي كوا صبر وآرامي هبت
بۆی کەوا وعدی ئەجر و پاداشی پێ بدرێت والتحذير من الوزر يعني وریایان کەیتەوە کاری ناشەرعی و تاوان نەکەن. بەڵام زۆربەی زانایان جمهوری علەما بۆ ئەوە ڕۆیشتون أن وقت التعزية لا تحد بثلاثة أيام سنوور بۆ دیاریکراو نییە بە 3 ڕۆژ بل تبدأ من حين ما يموت الميت إلى أن تنسى المصيبة وتزول آثارها عن نفس المصاب. لكاتي مردني مردوكوا سرخوشي ليكردن دس بأكات تا أو كاتيك مصيبتك لبير أتيو شوێنەوارەکانی لەسەر دڵ و دەروون و ناخیان نامێنێت. ويجوز قبل الدفن وبعده دروستە پێش دەفنکردن و دوای دەفنکردنیش سەرخۆشیان لێ بکرێت. ئیمامی ئەلبانی رحمەتی خوای گەورەی لێبێت لە کتێبی ئەحکام الجەنائز دا فەرمێت ولا تحد التعزية بثلاثة أيام لا يتجاوزها. ئەڵێ سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو دیاریکراو نییە بە 3 ڕۆژ و تێنەپەڕێت لەوە. بل متى رأى الفائدة في التعزية أتى بها. هەر کاتێ هەستی کرد کەوا سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو دڵنەواییکردنیان سوودی هەیە پێ هەڵەسێت. فقد ثبت عنه صلى الله عليه وسلم أنه عز بعد الثلاثة في حديث عبد الله بن جعفر رضي الله عنهما. سلمان راوە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە لە دوای 3 ڕۆژیش سەرخۆشی لە کەسوکاری مردوو کردووە وەکو چۆن لە حدیثی عەبدوڵای کوڕی جعفەردا هاتووە ڕەزای خوای گەورە لە خۆی باوکی بێت أن النبي صلى الله عليه وسلم أمهل آل جعفر 3 أن يأتيهم. جعفر چی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئامۆزای پێغەمبەر صلى الله عليه وسلم جعفەری کوڕی ئەبوو طالب برای عەلی ئەم سەحابیە بەڕێزە ئەمرێت تا 3 ڕۆژ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ناچێ بۆ لایەن. ئەگەر ئێساتە نەڕۆی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەڕۆیشتووە نە بۆ لای کچە زاکەی ڕۆیشتووە بۆ لای کچەکەی نەڕۆیشتووە کە کچە زاکەی مردووە ئامۆزاکەیشی مردووە نەڕۆیشتووە بۆ لای مناڵەکانی بۆ لای کەسوکارەکەی نەڕۆیشتووە تا 3 ڕۆژ نەڕۆیشتووە. ثم أتاهم دوای 3 ڕۆژەکە هات بۆ لایەن فقال لا تبكوا على أخي بعد اليوم. وتی لە دوای ئەم 3 ڕۆژەی تر گریان ببڕنەوە لەسەر براکەم بۆی مەگرینی تر بێتاقەتی تا 3 ڕۆژ ئەتوانی بێتاقەت بی و ناڕەحەت بی بەڵام دوای 3 ڕۆژەکە بێتاقەتی دەربڕین نەهی لێکراوە. ئەگەر کەسێک سەرخۆشی لە کەسوکاری مردوو بکات چی خێر و پاداشێکی دەستەکەی واتە فەضلی سەرخۆشیکردن لە کەسوکاری مردوو چییە؟ عن عمرو بن حزم عن النبي صلى الله عليه وسلم قال ما من مؤمن يعزي أخاه بمصيبة. هیچ ئیماندارێک نییە سەرخۆشی لە برایەکی موسڵمانی بکات دڵنەوایی بکات و وای لێ بکات کە بە سەبر و ئارام بێ و ڕازی بێ بە قەدەری خوا ئەزان چی پاداشتێکی بۆ هەیە إلا كساه الله سبحانه من حلل الكرامة يوم القيامة. خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لە پۆشاکی ڕێزلێنانی لە بەرەکات. ئەمە بۆ کەسێک کە سەرخۆشی لە کەسوکاری مردووەکە نەکەوانێ واچن لە تەعزیە دانشن. ئەگەر کەسێ دڵنەوایی کەسوکاری مردوو بکە خوای گەورە لە ساحەی مەحشەرا ڕێزی کەرامەتی لێ ئەنێت و پۆشاکی کەرامەتی لە بەرەکات. بەڵام ئەوانەی واچن لە تەعزیە دانشن أو حكمي تيا أو لو تاري دوما باسكين هذا واستغفر الله لي ولكم إن الله هو الغفور الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وتبعهم بإحسان إلى يوم الدين. زاني من تعزيه معناه تيا وفضلي سرخوشي كردنيش تيا وما وكيشي كيا أي شوينكي مكان التعزية آية سرخوشي لك سكاري مردو لكوية أكدت لەسەر قەبرانە لە ماڵە لە مزگەوتە لە قاعەیە لە چادرە لە بازاڕە لە ڕێگەوبانە لەکوێ ئەمە پرسیارە لە شەرعدا چۆن هاتووە زانایان چی ئەڵێن أما الجلوس في بيت المتوفى أو في غيره من الأماكن دانشتن لە ماڵی مردووەکە یا جگە لەوە لە هەر شوێنێکی تر لاستقبال المعزين بۆ پێشوازیکردن لەو خەڵکانەی کە دێن بۆ سەرخۆشیکردن. یعنی لە شوێنێکی تایبەتە چەند کەسێک دانشێت مثلا کوڕەکەیەتی باوکێتی براکەیەتی مامێتی ئامۆزایەتی خاڵێتی ئەمانە دانشن لە شوێنێکە ئیتر شوێنە ماڵە قاعەیە چادرە مزگەوتە لە دەشتایە لەسەر قەبرانە لە هەر کوێ بێت دانشن پێشوازی خەڵکی بکەن و خەڵک بێ سەرخۆشیان لێ بکات. یعنی بزانرێ ئەمە بۆ بە تایبەت بۆ تەعزیە دانشتون
بەتایبەت بۆ دانیشتون خەڵک بێ سەرخۆشییان لێ بکە فليس من هدي النبي صلى الله عليه وسلم أما لآكار سنة الريرو ريبازي بيغمر دانية صلى الله عليه وسلم شون عن جرير بن عبد الله البجلي رضي الله عنه قال أم صحابي برزا فرميت كنا نعد الاجتماع إلى أهل الميت إميها والله بيغمري خاص صلى الله عليه وسلم كوبونوال لشوار دوري كسكاري مردوما دجمارد وصنيعة الطعام بعد دفنه خواردن دروست کردن دوای ناشتنی مردووەکە ئەم دووشتە کۆبوونەوە لە چواردەوری کە سوکاری مردووەکە چی لە ماڵا بێت یا لە قاعە یا لە چادر یا لە مزگەوت و هەروەها خواردن دروستکردن لەلایەن کە سوکاری مردووەکەەوە بۆ خەڵکانی کە دێن بۆ تازیە بەچیمان دەژمارد منە نیاحە بە شیوەنمان دەژمارد بەکارێکی جاهیلێت و نەفامکارانە دەمانژمارد ئایا مسلمان کاری ئەبوو جەهلانە ئەکات ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و جەماعەتەکەی کاتێکە کەسێکیان مردووە لە شوێنێکا کۆبوونەتەوە و خواردنیان دروست کردووە ئایا شوێنکەوتەی محەممەد صلی الله عليه وسلم ئەبێ ئەمە بکات نابێ بیکات یعنی ئەبێ ئێمە بە خۆمانە بچینەوە هەر کەسە شوێن خۆی بە شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شوێنکەوتەی سەحابە و تابعین و ئەتباعی تابعین و پیاوچاکان ئەزانێت وەکو ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و ئیمامی مالک و ئیمامەکانی تر بانەی کات چونکە ئەوانەیان کردووە نیاحە ئەوەی کە سەحابەکە ئەفەرمێت كاريكا لا آكاركان كرداركان سردمي نفامي شون عن أبي مالك الأشعري رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميت 4 في أمتي من أمر الجاهلية لا يتركونهن شوار خو روشت آكار هيا كردار روشت عادة داب النريتي خلقي سردمي نفامية بلام أمتكي بيغمري خواه صلى الله عليه وسلم هندي كان وازلنا هنا يعني لنا أمتي بيغمرة صلى الله عليه وسلم كساني كان كاري نفاما كاراناكن كاري أكن كالسردمي أبو جهل أكراو يكيك لوانتها والنياحة ناشرعي أنجام دانا لكاتي مردني كسيكا خلقي لا يخوهن وادزان النياحة بس ناشي وانكردني آفرته بقي جينا ولا خوي بدا قش داد الريو يخي داد الريو قربك بصر خويا وهاوار بك خلق أو بشي واندزاني نخير دانشتن لە شوێنێکیشا بۆ تەعزیە هەر هەمان ئەو حکمەی هەیە نان دروستکردن لەلایەن کە سوکاری تەعزیەکەوە ڕێک وەکو قیژەی ئافرەتانەکان وایە وەکو قیژەی ئافرەتەکان وایە هەردووکی هەر ناشەرعیە هەردووکی کاری نەفامانکارانەیە وقال ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت والنائحة ئەوانەی کەوا لە کاتی مردنی کە سوکاریانە کاری ناشەرعی ئەنجام ئەدەن چی ئافرەت بێ یا پیاو بێت ئیدا لەم تەتوب قبل مەوتیها ئەگەر لە پێش مردنی تەوبە نەکا واز لەو کارە ناشەرعیانە نەهێنێت تقام يوم القيامة وعليها سربال من قطران ودرع من جرب لروجي قيامتا كاتك هلسي ولا قبركي ديت دروا شروالك لقير زفتي لبيدايا وبوشاكك لقروقلي لبردايا يعني پۆشاکێکی لەبەرە کە گڕی تێبەرە بێ و پۆشاکێکی لەبەرە کە جەستەی گەڕوگول ئەکات بۆ لەبەرەوەی کارێکی نەفامانکارانە و نەزانکارانەی ئەنجامدا خوا پەنامان بدات ئەبوو ئیسحاقی شیرازی کە یەکێکە لە گەورە زانایانی مەذهبی ئیمامی شافعیە فەرمێت فصل في الجلوس للتعزية ئەمە بۆیە ئەم بەڵگانە هێنمەوە بۆی کەسانێک کەوا ئیدعای شوێنکەوتنی سونەتەکان ئەڵێن ئێمە مەذهبی ئەهلی سونەین باشون سنتي بيغمري خواكم صلى الله عليه وسلم وكساني كيش ألان إيما مذهبي شافعي من هل بجاردوا أو مذهبي شافعي بزان قورة زاناني مذهبي شافعي تي ألان فصلك سبارت بدانشتن بو تعزية ويكره الجلوس للتعزية دانشتن بو تعزية كاريكي نابجيو ناروا نابسند بو لأن ذلك محدث چونكم أما داهن راو لسردمي بيغمر صلى الله عليه وسلم اشتوان بو والمحدث بدعة شتي داهن راويش ببدعة لقلم أدريت بدعة داهن راوة وبيغمري خواه صلى الله عليه وسلم فرمت من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هر كسيكيش لم ديني إيما دا شتيك دا بينيت كلا دينك يا نبو بيت أو أكر دوكي رد كريتو خوالي قبول ناكت من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد هر كسي هر كردويك بكا فرماني إيميل سر نبي أو رد كريتو
يعني ئەمە شتێکە داهێنراوە لە شەرعانیە لە قورئان و حەدیثانیە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکراوە بۆیە زانایانی مەذهبی ئیمامی شافعی ئەڵێن دانیشتن لە شوێنێکا بۆ تەعزیە بیدعەیە ئەمە قسەی من نییە ئەبو ئیسحاقی شیرازی لە کتێبی المهذب داوا فەرمێت ئیمامی نەوەوی لە کتێبی المەجموعدا کە شەرحی ئەم کتێبەی ئیمامی ئەبو ئیسحاقی شیرازی کردووە فەرمێت وأما الجلوس للتعزية فنص الشافعي والمصنف أي الشيرازي وسائر الأصحاب على كراهته دانشتن بو تعزية لشوينيكا إمام شافعي بدق ودانري أم كتابك أبو إسحاق شيرازية وتيك الراي هالقران بيروكاراني مذهبي شافعي ألين كاريكي نابجو نابسند ناروايا ونقله الشيخ أبو حامد في التعليق أبو حامد غزاليش لكتابي التعليق دام فتوى نقل كردوه وآخرون عن نص الشافعي قالوا وهل وهاك ساني ترج لدقي شافعي ونقلا كردوه ضلين يعني بالجلوس لها ما بس بدانشتن بو تعزير شيء كزانا يعني إمام مذهب إمام الشافعي على كاركي نابسندنا رواية أن يجتمع أهل الميت في بيت فيقصدهم من أراد التعزية يعني كسكاري مردو لشوينك على مالك دانشن خلقيش بما بسته بيبولان بوسر خوشي لكردن قالوا بل ينبغي أن ينصرفوا في حوائجهم زانيان ألين شي كاتيك كمردوكن يجرى پێویستە ئەو خەڵکە هەر کەسێ بچێ بۆ لای شوکاری خۆی کێ دەوامی هەیە بچێ بە دەوام کێ لە بازاڕە کاسبکارە بچێ بە بازاڕ کێ لە ماڵە ئیشی هەیە بچێتەوە بە ماڵ کێ لە حەیسناعە دوکانێ هەیە بچێ بە حەیسناعە کێ تەڵەبەیە کێ مامۆسایە کێ مۆزەف هەر کەسێ بچێ بە لای ئیشی خۆی سێکی ڕەحمەتێکە ئیسلام کە مردوەکە نێژرا بەل ينبغي أن ينصرفوا في حوائجهم بڕۆنەوە بۆ ماڵی خۆیان هم كسكاري مردوكا هم أو خلقش كهاتون لقلانا بو ناشتني مردوكا فمن صادفهم عزاهم هر كسي بيان جيشت سرخوشيان لدكات ولا فرق بين الرجال والنساء في كراهة الجلوس لها جاوازي لنوان بيوان وآفرتانا نية لدانشتن بو تعزيك كاريكي نابجيه يعني جنيش كاتي لمال دان شيا تادري لبردرقا دانن يا يسال هنديك لشاركاني ترى قاعايك يا مدرس كراوا او ايش لمذهبي امام شافعي كاريكي نا شرعينا بسندنا روايه صرح به المحاملي ونقله عن نص الشافعي رحمه الله في الام دق امام الشافعي لكتابي الام دا اميوتوا قال الشافعي في الام امام الشافعي لكتابي الام دا فرمت واكره المآتم عليه تعزي جيران بباشنيه وهي الجماعة وإن لم يكن لهم بكاء كوبنوية لشوينك بو تعزي جيران أجر قريانيشي لقلانا بيت إمام الشافعي ما في باشنية وتابعه الأصحاب عليه شوين كوتواني إمام الشافعي لسرم فتوى إمام الشافعي روجتون واستدل له المصنف وغيره بدليل آخر عفوا وهي الجماعة وإن لم يكن لهم بكاء فإن ذلك بو كوبنا وبو تعزيل إمام الشافعي كاركنا بسندنا روايا فإن ذلك يجدد الحزن أوخم بجارة نيو أكاتو ويكلف المؤنة أرك لسرخة وان تعزي دروسكات تعزي وآية مليون يك 2 مليون 3 مليون 6 مليون 7 مليون يتيجد چادره هنه بپاره کرسی هنه بپاره آوس هنه بپاره نان دروسکا بپاره ملای بدعاتی که قرآن خوانه بپاره وش هنه بپاره اما نگشتی ارکو مینتیه چند روزک لیشو کاری خد چند روزک نبی بچه و دوام ایش ضرر لبرجواندی گشتی ادات اما نگشتی ناشرعین مع ما مضى فيه من الأثر سر الرأي أويك خمو بجاران لسر دروسك نيو أكاتو عفوا أركو مينتيان لسر دروسك بيتشواني أثركي جريري كوري عبد الله بجلية كوا فرمت إما بشيوان من دزاني كوبونو ولا شوينك وتعزير هذا لفظه في الأم أما الدقة ودقصي إمام شافعي لكتاب الأم ده وشون كوتواني إمام شافعي هل قراني مذهبكي أو فتوى إمام شافعي كداوتي لسري أرون وبلغيكي تريشي بوها هنريته ولا لعين دانري كتابي المهذب وغيري أويش بلغيكي ترشي وهو أنه محدث الله ما بدعاية دانشتن بو تعزية لشوينكا بدعاية أما قصي زانياني مذهبي إمامي شافعية قصي إمامي نووية من نقله كما يخنوه كما كردي إمام الشوكاني لكتابي نيل الأوطار دا فرميت قوله كنا نعد الاجتماع إلى أهل الميت
کە جەلیلی کوڕی عەبدوڵای بەجەلی ئەڵێ ئێمە کۆبوونەوە لە چواردەوری خاوەن مردومان دەژمارد بە شیوەن، يعني أنهم كانوا يعدون الاجتماع عند أهل الميت بعد دفنه وأكل الطعام عندهم نوعا من النياحة. الله كوبونا ولا شوار دوري خاون مردو وخواردني نان للاي أوان بجورك لجوركاني شيوان كردن من لقلم أداء لما في ذلك من التثقيل عليهم بو أما أركيان لسر قرسكات مينتيان لسر دروسكات تخواوانيا قشتان ساقا زانن بەڵام کردداری ئەوێت و پرسیار کراوە لە شێخ ئیبن باز ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئەوە زانایانی کۆن بزان زانایانی ئەم سەردەمە چیاڵێن. شێخ ئیبن باز پرسیاری لێ کراوە دەڵێن تقام مراسم العزاء يجتمع الناس عند بيت المتوفى خارج المنزل. مراسیمی تعزیە ئەگەڕێت خەڵکێک لە دەرەوەی ماڵی خاوەن تعزیەکە کوا بنەوە، یعنی لە چادرێک لەبەر دەرگاکەیانە. فهل هذا الاجتماع وهذا الفعل مطابق للسنة؟ ئەو کۆبوونەوەی خەڵک لەگەڵ سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگونجێت ئەم کردارە؟ لە وەڵامدا فەرموێت ڕەحمەتی خوای گەورەی لێبێت هذا العمل ليس مطابقا للسنة. ئەم کردارە کۆبوونەوەی خەڵک لەلای خاوەن تعزیە لەبەر دەرگای ماڵە پێچەوانەی سونەتە و لەگەڵ سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناگونجێت. ولا نعلم له أصلا في الشرع المطهر، ونازنين أما أصل بنجو بنوايا كيبل شريعتي باكي إسلام دا. وإنما السنة سنتها التعزية لأهل المصاب من غير كيفية معينة ولا اجتماع معين كهذا الاجتماع. سرخوشي لك سكاري مردوكا بكريت ببيش يوازيكي دياري كراو ريو رسميكي دياري كراو ياكوبون ولا شوينيكي دياري كراو أولا شرع دناتو. وإنما يشرع لكل مسلم أن يعزي أخاه بعد خروج الروح في البيت أو في الطريق أو في المسجد أو في المقبرة. سير كنتيالت سنة وايا شرعي وايا مسلمان سرخوشي لبراكي بكات دواي أو كالروحي مردوك درست لمالا يا للرقية يا لمزقوتا يا لقبرسانة لهارك بيجيشتي سرخوشي ليبكا، سواء كانت التعزية قبل صلاة أو بعدها تعزية وسرخوشي لكرنك بيش نجي جنازة بيادو يا وبد. وإذا قابله شرع له مصافحته والدعاء له بالدعاء المناسب. أجر بيجيشتي شرعية توقيل قلب كيتو دعائك خيري بوبكي وكويك لسنتي في غمرات صلى الله عليه وسلم. وهكذا النساء فيما بينهن يعزي بعضهن بعضا هەروەها ئافرەتانیش بە هەمان شێوە سەرخۆشی لە یەکترەکەن و لە کاتێکا بە یەکەکەن، بەڵام بڕۆن لە شوێنێکە چادرێکیش بۆ ژندانن قاعەیەکیش بۆ ژن دروست بکرێن ئەوە لە شریعەتی ئیسلامدا هیچی لەسەر ناتوە. پرسیار کراوە لە ابن العثەیمین ئایا سەفەر بچی بۆ سەفەر بکەی بۆ شوێنێک کە تعزیەتایە، مثلا خزمێکت لە سمود ئەمرێت لە باوەنور ئەمرێت لە سلێمانی ئەمرێت لە خانەقین یا لە ئێرانە ئەمرێت خەڵک لە شوێنێکی ترەوە بێت؟ ئەفەرمێ لا ئەرە سەفەرە للتعزیە ونابين سفر بكري بو تعزية اللهم إلا إذا كان الإنسان قريبا جدا لشخص مگر كسك زور نزيك بلك سكاري مردوكو وكان عدم السفر للتعزية يعتبر قطيعة رحم اگر نتي ببسلاندني بيوندي خزماتي لقلا مدريد بلعم يسا أوهم حوادث سيارة بيت أتي بو كركوك تقينوا يكبي أتي بو دوز تقينوا أبي أتي بو سليماني حادثة سيارة بيت أتي بو خانقين لبغاوة أتي بو إيرانا ئەمانە لە ئیسلامدا ڕێگە پێدراون ئەتوانی بە تەلەفۆنێک بەنامەیەک سەرخۆشی لێ بکەیت و تەواو ئیلا مەگەر کەسی زۆر نزیکت بێ ئەو کاتانە تۆ ناچاری تاوانبار نابیت. وهروها فەرموێت ئەمە الاجتماع للتعزية في البيت فهذا لا أصل له کۆبوونەوە لە شوێنێکە بۆ تعزیەمە هیچ ئەسڵ و بنەوایەکی نییە. وقد صرح كثير من أهل العلم بكراهته وبعضهم ببدعيته زۆرێک لە زانایان ئەڵێن ئەمە کارێکی ناپەسەند و ناڕاو و نابەجێیە وهندێکیش وتوانە بدعەیە. والإنسان لا يفتح الباب للمعزين نابێ کە سوکاری مردوو دەرگا بکەنەوە بۆ خەڵکانەی واتیان بۆ تعزیە، یعنی چی بکەی کاتێک کەسەکەت مرد بڕۆ دەرگاکەی خۆت داخە يغلق الباب دەرگاکە داخە ومن صادفه في السوق وعزاه فهذا هو السنة. لە بازاڕە پێگەیشتی سەرخۆشی لێ بکە ئەوە سنەتە. ما كان الرسول صلى الله عليه وسلم ولا أصحابه رضوان الله عليهم يجلسون للعزاء أبدا نبي غمري خاص صلى الله عليه وسلم نصحابة كان إلا شوينك دانا نشتنبوا تعزية. هروا الشيخ صالح فوزان فرمي التعزية عند الوفاة مشروعة تعزية لكاتي مردني كسكا صار خوشي كردن شرعية لأنها من باب المواساة شنكم أشد بابتي ضل نواي كردن وضل دانوا
وفيها دعاء للميت دعاء شتاب ومردوكا بوش يوازك لشرعاته ولا ينبغي أن يكون هناك مبالغات في العزاء شياو نية ولايق نية وبسن نية زيادة الروي لتعزيه بكذا بشي من نصب الخيام تشادر هلدان عمل شرع الرقة بيدراوندي والاجتماع الكبير كوبنوي زور قربالخي دروس كردن والتوسع في صنعة الطعام والولائم برفراواني كردن لخواردن دروس كردنها ودعوة كردني خلق لبر حديثك جرير كوري عبد الله بجليك باس من كرد ثم إنه لا ينبغي الجلوس للعزاء في مكان مخصص والإعلان عن ذلك نابێت لە شوێنێکی دیاری کراوە دابنیشرێ بۆ تازە و ئاگاداری لە مزگەوتی شێخ ئیبراهیم تازەی فلانی کوڕی فلانە لافیتەیەک هەڵواسرێ بە ناوی بنەماڵەی فلانەوە تازیەکەی لە مزگەوتی تەقوایە ئەمە شتی وا لە ئیسلامە ناتوو ئەمە لە شەرعا ڕێگە پێدراو نییە وإنما يعزى المصاب إذا التقي به في أي مكان سەرخۆشی لە کەسوکاری خاوەن تازیەکەی لە هەر شوێنەکە پێگەیشتی یعنی شوێنی دیاریکراو نییە بۆ سەرخۆشیکردن لە ماڵا بێ لە بازاڕا بێ لەسەر قەبرانە بێ لە مزگەوتا بێ لە دائیرا بێ لە داوامە بێ پێگەیشتی تەواو بەڵام کۆبوونەوە ئەوە شەرع ڕێگەی پێنادا اللهم هل بلغت اللهم فاشهد خوایە من گەیاندم خوایە تۆ شایەت بە خوایە من گەیاندم خوایە تۆ شایەت بە خوایە من گەیاندم خوایە تۆ شایەت بە ئیتر بڕیار لە لای خۆ دانەمێنێ والله بچن بۆ تەعزیە تاوانبارە بن بەخوا تەعزیە دانان تاوانبارە بن ئێوەی شایەت بن من ئەگەر مردم ڕازی نیم هیچ کەسێ تەعزیەم بۆ دابنە و ئەگەر باوکم مرد برام مرد مامم مرد خاڵم مرد کەس نەیە بۆ تەعزیە بۆ لای من تەعزیە دانانم دەرگاکەی خۆم داخەم هاتم بۆ مزگەوت کاتی نوێشتێم بۆ مزگەوت چوون بۆ بازاڕ ئەچم بۆ بازاڕ ڕۆیشتم بۆ سەفەر ئەچم بۆ سەفەر وەکو ڕۆژانی تر تەعامولەکەم هەر کەسێک لە مزگەوتە ئەگەر باوکم مرد کە ناوی عەبدوڕەحمانە لەوانەیە سە لە ئیرانش بێ ئەگەر باوکم مرد لە مزگەوتا پێم گەیشتی بێ سەرخۆشیم لێ بکە لە بازاڕە پێم گەیشتی بێ سەرخۆشیم لێ بکە لە ماڵە هاتی وەکو برادەرێک وەکو ناسراوێک نەک بێی بۆ تەعزیە بێی بۆ تەعزیە من دەرگا ناکەمەوە ئەمە شەرعی خوا ئاوایە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوایە فتوای زانایان ئاوایە بەڵام کردداری ئەوێ زۆرێک لە خەڵکیش بێزار بۆ بەدەستەمەوە ئەڵێ مامۆستا ئێوە بە باسی ناکەن ئێمە باسەکەن دێ کردداریش با لە ئێوە بێت وآخر دعوانا الحمد لله رب العالمين وأقم الصلاة